بزمي ورانا عزيزم تقلكمي لنا باخشك هنرانا عزيزم تقلكمي كان خوش بزمي ورانا عزيزم تقلكمي لنا باخشك هنرانا عزيزم تقلكمي سڵاتان لێبێ هەمیشە کە باز لە هەنارەکەین ئەو تێت هەناری هەڵەبجە هەنارێکی زۆر تایبەتە بۆیە من لەم بەشەیە ئەمەوێ باز لەوە بکەم با بزانم چی وای کردووە کە هەناری هەڵەبجە هەنارێکی تایبەت بێ هەنارێکی ئەوەندە بەناوبانگ بێ ئاخۆ خاکی بەپیتی هەڵەبجەیە وای کردووە کە هەنارێکی باش بێت کە خواستێکی زۆری لەسەر بێ لە لای هاوڵاتیان هەروە باسێکیش لە داتا و ئامارەکان بکەم با بزانم ئەم ساڵ بەرهەمی هەنار لە پارێزگای هەڵەبجە چۆنە بە چ شێوازێکە بۆ ئەوەی کە بەباشی قسە لەسەر بەروبوومی هەنار بکەین لە پارێزگای هەڵەبجە بە خۆشحاڵی و لەگەڵ زۆر بەڕێز کاک نەجمەدین عومەر کابڕێزیان بەڕێوەبەری باغدارین لە پارێزگای هەڵەبجە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەم. سڵاو لێبێ کاک نەجمەدین. سڵاو لێ ئێوەش بەخێر بن سەرچاوم. زۆر سوپاس بۆ تۆ کاک نەجمەدین. ئێمە ئەمڕۆ لە نێوی کێک لە باخەکانی هەنارین لە پارێزگای هەڵەبجەمەوێت دەستپێکی گفتوگۆکانمان لەوە دەست پێ بکەم بۆچی هەناری هەڵەبجە هێندە تایبەتمەندی هەیە و هێندە بەناوبانگە لە ناو کوردستان و بگرێ ئێستا لە دەروی کوردستانیش. ئەمە ئەگەڕێتەوە بۆ منتیقەکە ناوچەکە نەگەڕێتەوە بۆ خودی هەنارەکە چکە ئەم هەنارە و هەنارەکانی کەش لە هەموو گیانە بڵاو بۆتەوە بەڵام ئەم تایبەتمەندێتی کە لێرە هەیە ئەگەڕێتەوە بۆ گونجاندنی کەش و هەوا لەگەڵ ئەو زەوی کە لە منتیقەکە. باشە کەواتە ئەگەر کەسێک بێوێت هەنارێکی باش لە باخەکەیە بەرهەم بێنێت ئەو زەویە ئەبێت تایبەتمەندیەکیە بێ بۆچی هەڵەبجە تایبەتمەندیەکیەوە هەنارەکەی ئەوەندە بەناوبانگە هەواکەی چۆن بێتەوێت. بەڵێ با لە خاکەکەەوە دەست پێ بکەین. خاکی هەموو منتیقەیەک تایبەتمەندی خۆیە لە ڕووەکە لە دار و درەختە 16 ئەنسوری ڕئیسی 16 توخمی ڕئیسی هەیە لە فۆسفۆر پۆتاسیۆم مەگنیسیۆم ئەوانەی کە هەیە ئەم 16ەیە ئەبێتە هۆی دروستبوونی ئەم تام و چەژ و لەزەتە یا مقاومەی ئەو نەخۆشیانە یا ئەو کەشوهای کە لە منتیقەکە هەیە ئەتوانین بڵێن ئەم 16 ئەنسورە بە شێوەیەکی گشتی لە منتیقەکە هەیە و بە پێی پێویستی باخەکانیش چونکە ئەم ناوچەیە زۆرتر ئەو دەشتانە کە دەشتی نیشتمون ینی بە مروری زەمن بە ملیۆنان ساڵ ئەو بەهۆی ڕاماڵینی لافا و باران وشتەوە ئەم دەشتانە نیشتون لەگەڵ خۆیانە ئەو ئەنسورانیان هێناوە کە لەگەڵ خۆیانە بۆ دار و درەخت وش پێویست بێت ئەمە لەلایەکیان ئەمە خودی ینی زەویەکەمان لەبارە اینجا زەوی هەنار کێشەی نییە ڕملی بێت قوڕی بێت خەفیوێ بەڵام هەنار حەزی بە زەویەکی مەزیجیە ینی نێوانی خۆڵ و لم ینی تێکەڵ بێت لە لم و لە قوڕ اینجا هەنار زۆر حەزی لە مەوادی ئەندامیە ئەوەی کە لە ڕێگەی ئایا حیوانەوە پاشماوی حیوان و چاکردنیکەوە بوونی بە کۆمپۆست یان لە ڕێگەی ئەو ڕووەکە سەوزانی کە ساڵانە کو ئەبێت و ئەنیشێت و ئەکەوێتە سەر زەویەکەەوە ئەمە زەویەکان دەوڵەمەندەکە بە مەوادی ئەندامی. زۆر باشە کاتە ئەمە ئەو تایبەتمەندیانەیە کە لە خاکی بەپیتی هەڵەبجە هەیە بۆیە ماشەڵڵا هەنارەکانی هێندە جوان و تایبەتن. باشە کاک نەجمەدین پێم بڵێ چەند جۆری جیاواز لە هەنار هەیە لە پارێزگای هەڵەبجە. ئەم هەناری ساڵەخانیش ئەوەی کە بەدەست بەڵێمە ساڵەخانیە چۆن ئەزانێەوە ساڵەخان دیارە بە شێوەیە دیارێسەوەی تۆ جیاوازەوە ئەمە چییە؟ نازانم هەستەکەم هەنارە زۆر بەڵێ ئەوە ئەمەیان ساڵەخانیە کەەوە هەنارمانەیە مەلەسی هەیە ئێمە چەند جۆر هەیە بەگشتی؟ ئێمە باسیەوە بۆ بکەم ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی کوشتکواڵی هەڵەبجە ویسمان ئەو ئەسنافانە کۆکەین بۆی نەفەوتێ بەڕاستی ئەمە مەتحەفێکە توحفەیەکە ئەم هەنارە کۆنانە لا ئێمە هەیە ئەگەر بفەوتی هەمووی بکەین بە ساڵەخانی بەڕاستی هەندی عوامیلی وراسی کە لە هەنارایە لێمان و نەبێت جا بۆیە بەڕێوەبەراتی ئێمە تا ئێستا 20 سنف هەنارمان کۆکرۆتۆر لە باخەکە نێژراوە ئەمە من تا ئێستا ئێمە توانین بڵێن 20مانەیە بەڵام ڕەنگە ئەگەر بگەڕێن زیاتریشمان. کاک نەجمەدین باسمان لەوە کرد کە ماشەڵڵا خاکی بەپیتی هەڵەبجە خاکێکی زۆر بەپیتە بۆ بەروبوومی هەنار بە تایبەت داتا و ئامارەکان چۆنن لەم ساڵە لە چاو ساڵانی ڕابردووە بەرهەمی هەنار زیای کردووە کەمی کردووە چۆنە داتاکان؟ هەنار ڕوبەری هەنار لە ئێمە ساڵە زیابوونایە بەڵام زیابوونەکە ناوچە دەشتایەکانی بتوتە زیاتر تا لە ناوچە شاخانەکان ئەمە بەهۆی بوونی ئاو بوونی زەوی بوونی هۆکارەکانی کێڵاندن ئەمە وای کردووە کە لەو منتقانە ڕوبەر زیاتر شات بەپێی ئاماری ئەمە ساڵی 2014
1950 دۆرم دەم سوورا هەبووە بەو ساڵەوە تا ئێستا گەشتێتە 1600 دۆنم ئەم ڕوبەرە زیایی کردووە بەڵام ئەو ڕوبەرە زیابوونێشتا لە تونوحی ئێمانی حەزەکەین زیاتر بکات بەڵام من ئەڵێم باشتر وایە لە ئێستا چەند ڕوبەر تەرخان کراوە بە هەنەر 1600 دۆنم 1600 دۆنم باشە من حەزەکەم لە منتقە شاخەوەکانە ئێمە ڕوبەری هەنار زیاکەین نەک لە ناوچە دەشتایەکانە بەڕاستی چکە دەشتایەکان لەبارە بۆ شتیکە چێڵانی هەیە مەحاسی لێ ئێمە پێویستمان بە گەنمێ پێویستمان بە لۆکەیە پێویستمان بە گوڵە بە ڕۆژێ بەڵام بەرەو ناوچە شاخەکان بڕین باشتر هەم کشی و هەواشی لەبارتە و هەم بڵێن زەویەکان بەزای نایە باشە با جیاوازیەکەین لە ساڵی 2023-2024 ئامارەکان چیمان پێڵەن بە هەمی هەنار زیای کردووە خۆت کەمی ئێمە کردووە وەکو چاوە بڵێن ئەوەی کە سیرەکەین ئەگەڕێن ئەبینین هەستەکەین هەندێک کەمی کردووە پار ئێمە گومانمانەکە 25,000 تن هەنارمانە بێت بەڵام ساڵ ئێمە گومانەکە هاتێتە سەر 30,000 تن بەهۆی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشی 2000 تن کەمی کردووە کردێت بەڵێ ئەمە ئێمە بۆ چوونی ئێمەیە تەڵەن ئەمە بەهۆی بوونی نەخۆشی بەڕاستی ئەم گەنینی هەنارە زۆر بڵاو بووتەوە اینجا ئەم ساڵ من لە حەزەشمان کرد بەهۆی پێشوە هەندێک منتیقە بەرهەمی کرد کاک نەجمەدین تا چەند هەوڵی ئەوە دراوە کە ئەم بەرهەمە جوانەی هەناردەی دەرەوەی وڵاتیش بکرێت ساڵانە ئەکرێت ئێمە ئەبیسین ساڵی بەڵام ئەوە لە تروحانێکی بەڕاستی 200 تن 300 تن ئەوە نییە کە ئێمە بڵێ ناوی بنێن هەنار دەکرد وانە ئەبێت پرۆسەکە بەردەوام بێ ساڵ بە ساڵ ئێمە پەرەی پێبین ئەم ساڵتان هەیە بۆم بابەتە ئێمە پلان لە وەزارەت و هەیە هەموو کەس ئازاد کراوە هاوکاری ئەکرێت ئاسانکاری بۆ بکرێت چی هەنارێنێتە دەرە بینێرێت بەڵام ئەم ساڵ هەستەکەم سستە یان هەر نییە یان خەڵکەکە زۆر وەکو پێویست بەدەم داواکاری وەزارەتەوە نهات باشە کاک نەجمەدین پرسیارە بۆچی هەستەکەم چەند ساڵێکە هەناری زۆر ترژ نەماوە من کەم ناڵبووم هەناری زۆر ترشمە خواردنزان بۆ ماوەی هەناری ترژ نابێت ڕاستەکەی پێدەڵم کە ساڵەخانی هات ئیتر بڵێن کە شتێکی لەبار بوو بۆ بازار باش بوو بۆ مقاومەی نەخۆشی هەبوو بڵێن خۆی فەرز کرد بەسەر جۆرەکانی کرد ئەنا پێشووتر ئەو هەنارانی کە بە ڕووبنارە کرا زۆتر ئەو هەنارە ترشانە بوون کە ڕۆبنارەکەشی ترشێتی و تایبەتی باشە بەدەم قسەکردنەوە بچین بۆ لای ئەو داری هەنارەش بۆ ئەوەی کە بۆ بینەرە خۆشەویستەکانیشمانی بگوازینەوە کە ئێمە لە نێو ئەم باخین جۆرەها هەناری جیاواز لێرە هەیە هەناری زۆر تایبەت کاک نەجمەدین پێم بڵێ ئێستا ئەم جۆرە هەنارانە ئەشێت بۆ ڕووبە هەنار ئەم هەنارانە هەنار ئەکرێ بە ئێمەکەن بە سێپلەوە پلەی یەکەم ئەمە ناکرێ بە ڕووبە بەڕاستی ئەمە شتێکی جوان ئەمە بازاڕی ئەمە لە وڵاتان بێ چولێ بە بڵێن بە 5 قات و 6 قاتی ئێمە ئەفرۆشتێن ئەمە ئەم باسی ئەم هەنارە بۆکەم بەڕاستی ئێمە لایەنی سەحیەکەشی وەرگین ئەم هەنارە ئێمە مادەیەکە بەبێ بەکارێنانی هیچ سەمادێکی کیمیایی بەبێ بەکارێنانی هیچ داو دەرمانێک هیچ هۆرمۆناتێک ئەم مادە جوانە هینەمان پێ بەڕاستی ئەمە وەکو هەقە وەکو دەرمان بخرێت نەگەوەکو ئەوی بکەی بە ڕۆبەنار و لە سەنعەتا بەکاربێت هەناری پلەیەک ئەبێ لە بازارە لە دووش هەر لە بازارە پلەسیەکان ئەوەی کە شەقە باوردە ئەوانە ئەکرێ بە ڕووبە هەنار و شەربەت بەڵام عینی تام هەر عینی لەزەتە بەڵام لە حەجمەکە فەرقی هەیە کاک نەجمەدین ئەی بۆ شتێک ترەڵەن ئەڵەن هەنار هەتا بارانێک لێ نەیە تام و چێژ و لەزەتی نابێ ئەمەیان بڵێ هەنار سیفەتێکی هەنار ئەوەیە حەزی بە شەی زۆرە هەتا شەی زۆر بێت ئەوی گەشە و نمووی زیاترە بۆیە ئەمە چینە مانگی 11ەوە کە باران ئەبارێت شێ زیاوە بێ اینجا بەهۆی ئەو سەرماوەکە هەیە ئەو مادە خۆراکیانە کە لە گەڵاوە هەیە ئەگەڕێتەوە بۆ ناو هەنارەکە ئەو گۆڕانکاریین لە ناو خودی ئەم هەنارا ڕوئەیە ئەو مادە ترش و ئەو مادە کاربرچانە گۆڕێتەوە بۆ ئوتامیکە لە هەنارەکە کە خۆی بێ بچێت بۆ بازار هەنارێک بکڕێت کیلۆی هەنار بکڕێت چۆن ئەزانی کە ئەمە هەنارێکی باشە یاخود هەنارێکی خراپە چۆن جیای بە شێوەیە ئەزانیت ئەبێ شێوەی چۆن شێوەی چۆن بێت هەنارەکە تەبان ساغ بێت توێکڵی ناسک بێ باشترە ئەڵەن توێکڵەکەی بێت کە نەکبێت کە دەستی لێ یەکسەر ناوەکە ئێتاقیدەوە ینی یعنی باشە باشە بەڵام ئێستا بڵێن ئەم هەناریان ئەمە تۆکەڵ ئەستورە ئەمە هەستورە بەڵام ئەمیان هەستەکەم ئەمەی تۆ تەنەکترە توێکڵەکی لە چاوەی منی شاوەنی بە پێی شوێنەکە باشە خۆمە لە یەک داریشە فەرقەکە ئەمە خۆر زیاتر لیاوە
تۆکڵەکەی ئەستورترە بێت بەڵام ئەوانەی کە لە ناوەن کە خۆر کەمتر لە شێوەی جوان باشە کەواتە ئەمە باسی توێکڵەکەی بکرد بە توێکڵەکە ئەزانی کە بۆ نمونە بە چیترە دیک ئەبێت لە تیکێ و کاتە سەری ناوەکەیەکی وابزان بە ئەمە شیا دەرەکە ئەمە هەیە بەڵێ ئەگەر ئەمە کراوە بێت وایە ئەوانەیان کە بڵێن سێر ئەو هەنارەکە ئەوە داخراوە ئەوە داخراوە ئەوە حسا بەکەڵەگیان ئەوە توێکڵی ئەستورە پێچە ناویشی سپی بێت بەڵام ئەوەی کە ئەکرێتەوە ئیتر ئەوە دلیلی پێگەشتنیەتی و گۆڕانکاری لە ناو هەنارەکان زۆر باشە دەستە خۆش بێ کاک نەجمەدین سواز بۆ زانیاریەکانت ئومێ دەکەین خاکی بە پیتی کوردستان هەر ئاوادان بێ کوردستان بۆ ئەوەی کە جوتیارەکانمان بتوانن ئەم بەرهەمە جوانانەی هەنار و کۆمەڵە بەرهەمی تری شەیەکە بێگومان لە نێو خاکی بە پیتی کوردستانە بەناوبانگە ئومێ دەکەین ئەم خاکە جوانە هەر ئاوادان بێ دووبارە سواز بۆ تۆ مادوومان کردی دەست خۆش زۆر زۆر سواز بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.